ڕۆژی شەمە لە شاری سلێمانی کۆنفرانسێک بەناوی زمان کۆڵەکەی ئەفراندنی نەتەوەیە لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا بە بەشداری چەند توێژەرێک کۆنفرانسێکی تایبەت لە ژێر ناونیشانی زمان کۆڵەکەی ئەفراندنی نەتەوەیە سازکرا. ڕۆژی شەمە لە شاری سلێمانی بە دروشمی زمان کۆڵەکەی ئەفراندنی نەتەوەیە لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا بە بەشداری چەند توێژەرێک کۆنفرانسی زانستی زمانی کوردی بەڕێوەچوو کۆنفرانسەکە بە سپۆنسەری گۆڤاری زمان و زار و بە هاوکاری دامەزراوەی کەریمی عەلەکە سازکرا. دەستگای کەریمی عەلەکە دووەمین کۆنفرانسی زانستی زمانی کوردی بەڕێوە دەبات کە 12 پانەلیست لەسەر ئاستی جیهاندا تێیدا بەشداری دەبن. لە ڕاستیدا ئەو جۆرە کۆنفرانسە زۆر پێویستە بۆ ئەوەی کە پێگە و مەقامی زمانی کوردی دەستنیشان بکاتن، لە هەمان کاتیشدا بزانین ئەو ڕاستباردنە چین کە هانی زمانی کوردی دەدات بۆ ئەوەی لە قۆناغێکا بستە قۆناغێکی پێشتر. ئیمڕۆ زمانی کوردی لە نێو 1957 زمانی کە لە جیهاندا هەیە پێگەیەکی باشی هەیە، بەڵام ئێمە چاوەڕوانین و خەون بۆەوە دەبینین کە لەو قۆناغی ئێستا تێدا بیبینە قۆناغێکی باشتر. بەڵام ئەوە مانای ئەوەش نییە کە هەندێک لە شێوەزارەکانی زمانی کوردی مەترسیان لەسەریا پێویستە چەند هەنگاوێک بنین بۆ ئەوەی ئەو مەترسیانە بڕوێنینەوە. زمانی کوردی زمانێکی بەهێزە، توانای پەرستندن و گەشەکردنی هەیە ئەگەر بێت و ئێمە بە شێوەیەکی زانستانە کاری لەسەر بکەین. ڕاستەکەی هەر بەبوونی ڕۆژی زیانی زمانی دایک ئێمە بە دەرفەتمانزانی وەک گۆڤاری زمان و زار کە گۆڤاری زمانەسی ئەکادمیە لەگەڵ دامەزراوی کەریم عەلەکە هەڵبەت بە سپۆنسەری بەڕێز دکتۆر تاڕەسوڵ چەند پانێڵێکانی ساز بین لەسەر ڕەوشی زمانی کوردی بەتایبەتی لە پارچەکانتری کوردستان بۆن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان هەروە لە ڕۆژئاوای کوردستان دواتریش لە هەرێمی کوردستان و باشووری کوردستاندا ئامانجێک هەڵ بەزانین خۆ ینی زمانی کوردی ئەمڕۆ کە ڕوبەڕووی کۆمەڵێک چێشی بۆتە لە بواری پەروەردا لە بواری سوسیال میدیا لە بواری هەبوونی زارەکاندا جا ئێمە ئەو بابەتانە توێژنەوەکان لەسەر ئەو بابەتانێکی ئێمە قسەی بکەین و بگەین بە ئەنجام و ڕاستباریەک. زمانی تەوەژێژەکە لە فاکتەرەکانی مانەوەی ئێمە و ناسنامەی زمان ناسنامەی هەموو نەتەوەیەکە زمانی کوردیش ناسنامەی هەرە گەورە و هەرە گرنگی ئێمەیە و هۆکاری مانەوەشمانە تا ئێستاکە. ئەم کۆنفرانسەش لە پێناوی ئەوەدایە کە لە پێناوی ئەوەدایە پێویستە ئێمەش بەشداری بکەین. هەرێمی کوردستان خاوەنی کیانێک و قوارەیەکی سیاسیە، بەڵام بەداخەوە من وەکو خۆم دیارە زۆر نووسەر و زمان ناسی دیکەش هەست بەوە دەکەن کە مەترسیەک هەیە لەسەر زمانی کوردی. لەگەڵ ئەوەشدا پێشکەوتنی بەدەستهێناوە زمانی کوردی گەیشتووەتە ئاستێک کە ببێتە زمانی سیاست، ببێتە زمانی زانست، ببێتە زمانی فەلسەفە، یعنی زمانێک کە لە ستاندارد بوون شتێکی ئەوتۆی کەمتر نییە.